وەک دەزانین کە ڕۆژی 16 نیسانی هەموو ساڵێک دیاریکراوە بە ڕۆژی ژینگە لە کوردستاندا. ئێمەش وەکو کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت و وەکو ستافی قوتابخانەی مارگرێت کە هەمیشە پێشەنگ بووە لە خزمەتکردنی ژینگەدا بە باشمانزانی چالاکییەک پێشکەش بکەین بەدروشمی نەمامێک بڕوێنە و هەناسەیەکی پاکتر هەڵبمژە کە چالاکیەکمان خۆشبەختانە بریتی دەبێت لە دوو هەنگاو. هەنگاوی یەکەمیان هەڵدەسین بە پاکشکردنەوەی پانتاییەکی زۆر لە چواردەوری قوتابخانەکەی خۆمان. وەکو دەزانی کێسە لە وەرزی بەهار داین و وەرزی بەهاری ژێکە کە لە وەرزانی کە زیاتر لە وەرزەکان دیکە ئەگەری پیسبوونی ژینگەی هەیە و هەنگاوی دووەمیان بریتی دەبێت لە پێشکەشکردنی چەند نەمامێک بەو ماڵە بەڕێزانی کە نزیک لە قوتابخانەکەمان نیشتەجێن. ئەمیش بە هۆکاری ئەوەی کە هەم وەکو یادکردنەوەیەک بەبیریان بینەوە کە ئەمڕۆ ڕۆژی ژینگەی لە کوردستاندا و هەم وەکو ئەوەی کە ئێمە سوپاسیان بکەین و سوپاسگوزاریان بین کە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئێمە ئەرک بوو بێتین بەسەریانەوە لێرەوە سوپاسیان دەکەین بە تایبەتی. هەر وەکو ئەوەی کە دەزانین کە بەداخەوە ئێستا هەموو جیهان تووشی پەتای کۆرۆنا بۆتەوە و کوردستانیش بێبەش نەبووە لە ڕوبەڕووبوونەوە بۆ پەتایە و ژینگە بە شێوازێکی تر لە گەری پیسبووندایە. بۆی هیوادارم هەموو تاکێک بتوانێت لەم ڕۆژەدا جێدەستی خۆی بەجێ بهێڵێت، یاخود بە چاندین نەمامێک بێ یاخود بە پاکشکردنەوەی چواردەوری ماڵەکەی خۆی بێ، بتوانین هەمومان بێبەش نەبین لە چالاکیەک لەم ڕۆژە گرنگەدا. وەکو دەزانین کە ژینگەیەکی تەندروست دواتە ژیانێکی تەندروست، ژیانێکی تەندروستی ژواتە نەوەیەکی تەندروستی وای سەرکەوتن بۆ هەموو لایەک دەخوازم و هیوادارم هەموو بەشدار بن بە چالاکیەکی بچووکیش بێ لەم ڕۆژە. ئێوەم پرۆژەیەتان پێشکەش کردووە، شتێکی زۆر زۆر جوانە، دەستخۆشتان لە یەکەم ترجێ خۆیەتی بەڕاستی ئێمەش هەمومان خەمی ئەومان بێت کە سەوزاییەک ئەگەر کەمێکیش بێت لەبەر دەرگاکانمانە بێت شتێکی زۆر زۆر جوان و هەر بۆ تەندروستی خۆشمان شتێکی زۆر زۆر باشە. سەوزایی لە ماڵەن معناوی ژیان نییە، خۆی ژیان یعنی سەوزایی. ئەوە تا من ئەو دووسێدار نەمام ڕوان و پڕبەدڵ پێم خۆشە، بەیانێنم ئاویم نیۆڕانم ئاویم لەبەرەوە پێ بگات، چونکە ئەوە ژیانەوەی هەناسەی بۆ ئینسانیش. Hallelujah.